هونەری سینەماژ وەک هەر یەکێکی تر لە دیاردە ژیاریەکانی نێو کۆمەڵی مرۆڤایەتی تاکو ئێستا پێناسەیەکی دیاریکراوی نییە. سینەما تەنها هونەرێک نییە بۆ کات بەسەربردن، سینەما هونەری ئەندێشەکردنە، سینەما هونەری ئەزمونکردنی ژیانە. فلم فرەماکە تەنها یەک پێکهاتەی نییە، وەکو دەقێک، وەکو ڕۆمانێک. بە درێژایی مێژوو لە هەر کۆناغێکی مێژووی یا جۆرێک لە شوناس و جۆرێک لە پێناسەی لە خۆگرتووە تا و ڕۆژگارەی کانۆدۆ ناوێنێ هونەری حوتەم. سینەما یەکێک لەو مێدیەما هونەریانەیە کە زاتی و سروشتی لەگەڵ دموکراسیە و لەگەڵ جەماوەرە دێتەوە. فلم بە هەمان شێوە بە پێکهاتەکانی لە نواندنەوە بگرە، بۆ مێزۆنسێن، بۆ سینەماتۆگرۆفی، بۆ دەنگ، بۆ میوزیک، هەموو ئەمانە پێکەوە هارمۆنی کار دەکەن و پێکەوە چیرۆکێک ئەگێڕنەوە. وێنە قسەی سەرەکی تێدا ئاکات و وێنەش هەموو ئەو چەمکانە سادەیە کاتەوە بۆ بەردەنگ، بۆیە زۆر بە ئاسانی لی تێگەم. بەهۆی ئەو ڕیزبەندیە مێژوویەی کە خۆی هەیەی وەکو هونەر لە دوای هونەرەکانی ترەوێت و هاوکاتیش لە خۆگرتنی شەش هونەرەکەی پێشخۆی. کەواتە فلم پێویستە بە شێوەیەکی قۆڵ، بە شێوەیەکی ورد خوێندنەوەی بۆ بکرێ، نەک تەنها بۆ تەماشاکردن. بەڵام لە ڕۆژگاری ئەمڕۆ یاخود لە دوای پۆستمۆدێرنەوە وردە شوناسی جیاواز و هەڵگری پەیامی جیاوازترە. بۆ نمونەی چێک لە پێناسەکانی لە ڕۆژگاری ئەمڕۆ ئەوەیە کاتوانێت دیدی نەتەوەیەک، کەلتور و ڕۆشنبیری نەتەوەیەک یا کەلتور و ڕۆشنبیری ئینسانەکان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی کە بجۆسێتەوە. فیلمسازە باشەکان ئەوانن کە بینەری باشە. سینەما هونەرێکە لەگەڵ ئەندێشەی ئینسانەکانە سەرکاری هەیە و ئەندێشە گرنگترین شتە، بۆیە لە ڕاستیدا ئێمە لە سینەمای کوردی ئابێت گرنگیەکی زۆر بدەین بە ئەم ڕەهەندە و هاوکات لەگەڵەوەی کە گرنگی بە ناوەڕۆک بە ئەندێشە دەین لە فیلمەکانمانە گرنگی بە فۆرم بدەین. و ئێمە ئەمڕۆ لێرە ئیکەین چیکاری فیلمە، نەک ڕخنە، نەک هەڵسەنگاندن، نە حکومدان لەسەر بەهای فیلم. ئێمە لێکدانەوەی بۆ بەشەکانی ئەەکەین و دوجار بینەر خۆی بڕیا لەسەر فیلمەکە ئەدا. سڵاو، من سروژ عبەڕەش دەرچووی بەشی فیلمسازی زانکۆی سلێمانی، بەشی ستۆری تێڵین. ئەمڕۆ لە کەناڵە جوانەکەی کورسات لە بەرنامەی کلاکێت گفتوگۆیەکی هاوڕێیانە لەگەڵ کەسێکەکەم کە جارێک بەری نەکەوتوم، نازانم کێ، سەبارەت بە فیلمی هاوارە بێدەنگەکان کە لە ساڵی 2007 گەر هەڵە نەبم بەرهەم هێنراوە. ئینتاجی فیلمەکە بەڕێکخراوی هاوکاری ئەڵمانی و لە بەرهەمهێنانی مامپۆڵا. ئەم کورتە فیلمە باز لە کێشەیەکی زۆر گەورەی کورد دەکا کە ئەویش مەسەلەی جینۆساید و ئەنفالە. لە نێوان 182,000 کارکتەری کوردیا من گەڕاوم یەک کارکتەرم هەڵبژاردووە و چیرۆکێک لەسەر چاوەڕوانیە و کارکتەرە خستومەتە سەر سکرین. فیلمەکە ماوەی فیلمەکە 9 خولەک بۆ 10 خولەکە. 10 خولەک بۆ من لە جێڕانەوەی جینۆسایدا بەڕاستی زۆر زۆر کەمە، بەڵام هەوڵم ماوە لە ڕێی 9 خولەک 10 خولەکەوە بتوانم ئەو چیرۆکەی کە کەسێک لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان هەیبی و بێ لە ناو مێژووی جینۆساید و ئەنفالە بیجەڕمەوە. ستایلی فیلمەکە لە ژانری میستریە، واتە ژانری نهێنی. هەڵبژاردنی ئەم ژانرە بۆ من بەشێکی گرنگ بوو لە بەرهەمهێنانی فیلمەکە، چونکە بەڕاستی بۆ من جینۆساید خۆی هەشتا هەر نهێنیە، واتە ئەو 182,000 کەسەی کە باسم کرد ڕەنگە تا ئێستا چیرۆکی
6,000 یان 7,000 نادیار بێت. هەر بۆیە ژانری فیلمەکەم لە ڕێی چیرۆکە واقعیەکەی کە ڕوویاوە لە کوردستانە هەڵم بژار. باز لە کارکتەرێکە کاکە چاوەڕوانی ئایلەکەیەتی کە لە ڕێگەی ڕادیۆیەکەوە گوێیان لێی بێ و بە یەکتری ئاشنا بنەوە. فیلمەکە بێڕەنگە وەک ئەو بێڕەنگیەی و ئەو پێخەمیەی کە لەسەر 182,000 جینۆساید و ئەنفال هەمانە کە کەس ئاوڕیان لێ نایەتەوە. هیوادارم لە ڕێگەی بەرنامەی کلاکێتەوە بتوانین بەرەو پێشوونێکی تر لە سینەما و دنیای فیلمسازی وڵاتەکەمانە باشتر بێت و ئەم بەرنامە بێتە هۆکار بۆ ئەوەی کە بەردەوام گفتوگۆی هونەری و گفتوگۆ لەسەر کارەکان بکرێت تا بتوانین هەم ئێمە وەکو دەرهێنەر هەم ئەو کەسە بینەرە ئازیزەی کە سێرمانەکە هەم ئەو کەسانەی کە ڕەخناگرن پێکەوە هاوبەش بتوانین هەنگاوێک بەرەو پێشتر دنیا بینینێکی تر فۆرمێکی تر لە سینەما دروست بێت لەناو کوردستان. کاری دەرهێنان لە هاوارە بێدەنگەکانە لە کورتە فیلمی هاوارە بێدەنگەکانە کەمێک جیاواز کارم تیا کرد وەک لە کارەکانی کەم، ئەویش بەوەی کە هەموو گرتێک لە ناو فیلمەکەیە باڵین بە گشتی هەموو گرتێک لە ناو فیلمەکەیە لایشی کارکتەرەکەم یاخود با بڵێن نیوەی کارکتەرەکەمە خستە ئاوتۆ فڕیمەکەەوە واتە دەرمەکە لە ناو ئەو فڕیمەیکە هەمە. ئەمیش بە هۆکاری ئەوەی کە بەشێک و نیوەی ئێمە لە مێژوومان هێشتا نادیارە. وێنەگرتنی فیلمەکە ئێمە چوینە شاری کفری لەوێ وێنەماگر، ئەویش بۆ ئەوەی هەم خودی خۆمان و هەم فۆرمی فیلمەکەش و هەم فیلمەکەش و هەم وێنەی فیلمەکە لەناو ئەو چۆڵەوانی و ئەو سەحرایە بدۆزینەوە کە لەوانەیە دنیایەک لەو کەسانی کە جینۆساید کراون لە ژێرە و خاکەیا بن کە ئێمە تەسویری فیلمەکەمان تیا کردووە. ئەو سێ ڕۆژەی کە کاری وێنەگرتنمان بۆ فیلمەکە کرد هەمیشە بیرم لەوە کردەوە کە ئاخۆ تۆ بڵێ ئەم فیلمەی ئێمەش وەکو ئەو کەسانی کە جینۆساید کراون و نەماون نەبینرێ فیلمەکە. خۆشبەختانە لە دوای تەواوبوونی فیلمەکە ئێمە فیلمەکەمان دیستریبیوت کرد بۆ فیستیڤالەکانی دەرەوە و لە چەند وڵاتێکی جیاواز چووە پێشبڕکێی فیستیڤالەکانەوە لە بەشی کورتە فیلم و توانیمان 3 خەڵاتی نێودەوڵەتی بەدەستبێنین بۆ فیلمەکە کە ئەویش باشترین فیلم و 2 خەڵاتی لیژنەی دادوەران. سەبەبی ناردنی فیلمەکە بۆ دەرەوەی وڵات تەنها یەک هۆکار هەیە لە پشتی ئەمەوە بێجگە لەوەی کە بڵێم ئەمەوێ شێری بکەم لەگەڵ فیلمە بیانیەکانە لە فیستیڤاڵیشکەیە بەدەر لەوە ئێمەش ئەبێ وەکو کورد خۆمان بناسێنین بۆ فیلمساز و بۆ فیستیڤاڵانەی دەرەوە کە ئێمەش خاوەنی جینۆسایدین. بەڕاستی هەنەکات فیلمساز لە وڵاتی ئێمەیە تاکە مشکلەکە بۆی دروستە بێەوەی کە فیلمەکەی بگەێنێتە چۆ یان لە چۆ سکرینیکە یان پیشانی کێی بات. ئەستەن هەنێ جار لە کورتە فیلمەکان خەڵکی خۆمان نایبینێ بەداخەوە کامیش پەیوەندی بە بودجەت و پەیوەندی بە نەبوونی ئیڤنتی تایبەت و بەردەوام بەم بوارە هەیە. بەڵام خۆشبەختانە ئەوەی کە ئێمە ویسمان بیکەین ئەوە بوو کە فیلمەکە بنێرینە دەرەوە جگەلەوەی کە لە لۆکاڵە عرضیەکەین لە ئینتەرناشناڵیشە خەڵک بزانێت کە کورد جینۆسایدی هەیە و ئەتوانین چیرۆشی لەسەر دروستکەین و فیلمی لەسەر دروستکەین. ئەگەر لە داهاتووە خۆمان نەماتوانی فیلمێک لەسەر جینۆساید دروستکەین بەشکم کەسێکی زۆر زۆر پرۆفشناڵ و باش لە دەرەوە بێت و چیرۆکێکی باشی ئەنفالمان بۆ بژێڕێتەوە تا ئێمەش بتوانین ببینە خاوەنی فیلمێکی گەورەی باش لەسەر جینۆساید و ئەنفال. سروشگیان سڵاوت لێبێت هیوادارم ساغ و سڵامەت بیت. ئەزانم لە پڕی پرۆداکشنی کاری درێژیشی تو هیوای سەرکەوتنمەیە بۆت هاواری بێدەنگیم بینی خۆشحاڵم کە لەسەر ئەنفال کارت کردووە. هەمیشە فیلمانەی کە لەسەر ژینۆساید کارەکەن ڕێزێکی تایبەتیان هەیە لای منە بەڕاستی و زۆر خۆشحاڵم کە تۆش کارت لەسەرا کردووە. هیوادارم لە داهاتووە بتوانی لەسەر ژینۆساید ئەنفال هەڵەبجە یا هەموو ژینۆسایدانەی کە بەسەر کووردا هاتووە کاری باشتر بکەیت. هاواری بێدەنگی لە ڕاستیدا زۆر بە هەستێکی نامۆیانە بۆ بەردەنگ دەست پێکات. لە دەستپێکە کاراکتری سەرەکی فیلمەکەت ئەبینین کە لەگەڵ کوڕێک لەناو سایاران زۆر
کوڕەکە زۆر نامۆیانە تماشای کاراکتری ئاستی فیلمەکەیەکە و کاراکتری سەرەکی فیلمەکەش زۆر بەبێەوەی کە ئاوەڕی لێ بداتەوە بەبێەوەی کە هەستێکی بێت کە ئێمە لە دەستپێکی فیلمەکەی بینین و ئەتوانم بڵێم کە تا ڕادەیەک دەموچایەکی ئەبزۆرد بەرکەوتنمان لەگەڵ دەموچایەکی ئەبزردا بێت دەست پێکات. ئەم نامۆبوونا ئەڕواتە دیمەنی دووەمی فیلمەکە کاتێککە دابەزێ لە سیارەکە لە ئۆتۆمۆبیلەکە و بە نامۆیی یا بە حەسرەتێکەوە تماشای سروشتی ئەو شوێنەیە کات کە تیادا بەزیوە و لە بینی ئەوە ئێمە کاتێککە بینین بڕینێکە بینین بەو شوێنێکە دابەزیوە بەڵام کەسێکی تیانە پێشبینیەوە کات بەردەنگ کە شتێک ونە لەم بینە ئەنە لەم چیرۆکە شتێک هەیە کە ونە ئەم ونبوونە بەرەبەرە ئەڕوات تا چێتە ناو ئەو ئیندۆرانە ئەو لۆکیشنە داخلیانی کە لە ناو فیلمەکە ژووری کاراکتری سەرەکی فیلمەکە ئێمە پێی بەوە بین کەم کابرا بە دوای شتێکە ئاگەڕێت لە ناوم ڕادیوە. تعلیقێکی زۆر باش هەیە لە فیلمەکە هەڵپەسێدراویەکی باش هەیە لە فیلمەکە کە ئەدبا لەگەڵ خۆیە بەڵام لە ڕاستیدا لە شوێنەکایتر بەردەنگ دابڕێت تەنانەت لە باری هەستیەوە لەگەڵ کاراکتری ناتوانم ئەو سۆزداریە لەگەڵ کاراکترەکە تا یا و هاوسۆزی لەگەڵا بکەم لەبەرەوەی ئستراکشەری سناریۆکە لە دروستکردنی ئەو ئەکتانە بۆ کاراکترەکە کە بیەوە کێشەکەی چارەسەر بکات و بکەوێتە ناو ململانی و کێشمەکەشەوە هەندێک لاواز هەڵسو کەوتی کردووە. کاراکترەکە توانین بڵێن کاراکترێکی پاسیڤە ئەگەر بین لە ڕوانگەی سینەمایەکی ئەبزۆردەوە تماشای کاراکترەکە بکەین لە ڕاستیدا کاراکتر لە سینەمای ئەبزۆردا دیسان هەوڵەدات یا ئەو پێکهاتانەی کە توانێت سناریۆکە دروست بکات بە پێچەوانی سینەمای کلاسیکەوە کە زۆر زەق و بەرچاوە و تۆ بە دەقیقیە توانی سنوورەکان خاڵی چە وەرچەرخانی یەک خاڵی وەرچەرخانی دوو چی و ئەمانە دروست بیبینیت ئەو سنوورانە لێک بکەیتەوە لەم سینەمای ئەبزۆردا تۆ ئێمە کەم ڕەنگە بێتەوەم شتە لە ڕاستیدا پاسیڤبوونی کاراکترەکە دوا ناکات کە من هاوسۆزی بکەم لەگەڵیا و لەو کەشا لەو لۆکیشنە قەتیس ماوەتەوە کاراکترەکە و هیچ نەبە کردار و هیچ ئەکتێکی عینی نابینین کەم کاراکترە بیەوێت کوڕەکەی بدۆزێتەوە و کێشەیەکی تر کە هەیە لە فیلمەکە لە سناریۆکەیە بە تایبەت هەرچەنەوەش بڵێم کە ئەو فەزا ئەکسپرسیۆنیستی کە بۆ فیلمەکە دروست کردووە بە لایت ئەو گرتە وایدانە یا و لۆنگ شاتانەی کە هەیە لە ناو فیلمەکە توانیوێتی کەشێکی سارد لە ناو فیلمەکە بخڵقێنێ هەرچەند کە لە بەشێک لە فیلمەکە ئەمە بە شێوەیەکی ڕەش و سپی خەریکین ڕەنگی فیلمەکە بینین بەڵام توانیوتە و کەشە ساردە بخڵقێنیت بەڵام لە ڕاستیدا وەکو زۆرێک لە فیلمە کوردیەکان کاراکتری فیلمەکە کاری لەسەر نەکراوە پەرداخت نەکراوە و ئێمە لێرە بینین چیرۆکی فیلمەکە بە کاراکتر ئەڕواتە پێشەوە ئەبۆی ئەمە ئەتوانێت خاڵێکی باش نەبێ بۆ فیلمەکە بەتایبەت بۆ فیلمانەی کە کاراکتر مەحوەرن مەسەلەن ئێمە لە سەرەتای فیلمەکەەوە ناو سیارەکە بینین کام کابرا هیچ سەمعەکێکی لە گوێچکە نییە نە لە چەپ نە لە ڕاست بەڵام کاتێکە لە کۆتایی فیلمەکە بینین کە کوڕەکەی لە ڕادیۆ خەریکە قسەیە کات و ئەویش خەریکە بە شوێن باوکی ئاگەڕێت لەو کاتە ئەم سەماکەکەی دەرهێناوە لە گوێچکەی تەنانەت یەک گوێی سەمعاکەکەی تێکاتەوە خۆ ئینسان گوێچکەیەکی نەبیستێت و گوێچکەکەی ترێ توانێت ببیستێت کامە کێشە لە پەرداختی کاراکترەکە ئێمە لە بیدایەتەوە کە پێما بێت سەماکەشە کاتێک گوێی ڕاستی ئێمە لە بدایەتی فیلمەکە لە دەستپێک لە ئۆپێنین ئابینین کە
هەردوو گوێی کاراکتەرەکە بینی ناوسیارەکە کە لا کاتەوە بملا ئەتوانی بە گرتەیەکی پرۆفایل ئەم کاراکتەرەمان پێ بڵێیت کە ئەمە گوێی نابیستێت یا گوێیەکی یالانیکەم هەردوو گوێەکەی نابیستێت ئەم کاراکترە و هەردووکی سەمعەکی بەکاردێنە کاراکتەرەکە ئەو کاتە کۆتایەکەی بۆ من باوەڕپەزیرتر بوو ئەنە ئەم توانی قەنەعەت بکەم بەوەی کە وایە بەڵام لەپەڕ کە خەریکە خۆیە شۆرێت و دەست دێنێتە خوارەوە سەمعەکەکەیە کاتە گوێشکەی لە ڕاستیدا چون پەرداخت نەکراوە وەکو کێشەیەکەی بینم لە ناو فیلمەکە کاراکتەرە بێ بناسێنیت و لە ڕاستیدا ئەمە تیپە کاراکتەر نییە تۆ توانی وەکو نوێنەری زۆرێک لە ئەو باوکو دایکانەی کە لانفالە منداڵەکانیان ون بووە یا لە هەر ژینۆسایدەکە منداڵەکانیان ون بووە تماشای بکەین تەنانەت لەباریت وەختی وەک تیپیش تماشایەکەی تۆ نازانیت ئەم تیپە بەکراوندی کۆمەڵایەتی چییە بەکراوندی سایکۆلۆژی چییە یا تەنانەت لە کوێوە هاتووە بۆ ئەم شوێنەی کە ئێمە خەریکی فیلمەکە تیابینین ڕیتمی کارەکە توانیوێتی ئەو کاتە سایکۆلۆژیە بۆ من وەکو بەردەنگ دروست بکات و توانیومە تا ڕادەیەک بەو ڕیتمەخاوەی کە لە ناو فیلمەکە هەیە جۆرێک ئازار ببینم لە بوونی ئەو کاراکتەرە لە ناوینەکە لە ناو ئەو چوارچێوەی کە وەکو زیندانێکی هاتووە ئەتوانین تەعبیریەوە بکەین کە وەکو زیندانێکی لێ هاتووە بۆ ئەم کاراکترە بەڵام لە ڕاستیدا کاتی دراماتیکی فیلمەکە کێشەی هەیە ئەو باکستۆریانەی کە کاراکتەرەکە بێ بیبێت ئێمە نایبینینەوە ناو فیلمەکە یا مەسەلەن بۆ نمونە ڕادیۆ وەکو متافۆرێک ئەتواندا زوو باشتر لەسەری کار بکردایە زۆرێک لە فیلمسازان هەن لە چیرۆکی فیلمەکانی خۆیانە دێن بە ڕادیۆ بە تەلەڤیزیۆن ئامانجەکانی خۆیانە پێکن کاکرا تا ڕادەیە کراوە بەڵام چون پەرداختی باش نەکراوە لە ڕاستیدا نەتوانداوە ڕادیۆکە بە باشی بێنێتە ناو چیرۆکی فیلمەکە ئەمە ڕادیۆمان لە زۆر کاری ژینۆسایدی ترا بینیوە کە باش پەرداخت کراوە لە فیلمی مەسەلەن تاکەریمیا ڕادیۆ بینین وەکو ئامرازێکە بۆ ئەوەی کە شوێنی تەرمەکان پەیدا بکات کاراکتری فیلمەکە بەڵام لێرەدا لە ڕاستیدا وەکو شتێک هاتووەتەوە کە ئەم کابرا بە دوای کوڕەکەی ئاگەڕێت ئایا لە ناو ڕادیۆکە بۆ کوڕەکەی ئەگەڕێت یا لە دەرەوەی ڕادیۆکە بۆ کوڕەکەی ئەگەڕێت ئەگەر لە ناو ڕادیۆکە بۆ کوڕەکەی ئەگەڕێت ئایا نێتوانین نێت بۆ ئەو شوێنە و لە شوێنێکی تر لە شارێک بواە کە گوێی بۆ ڕادیۆ بگرتایە بە دوای کوڕەکە بگەڕایە و ئایا میدیا ڕاگەاندن ڕادیۆ تەلەڤیزیۆن ئەتوانێت ڕزگارکەر بێت بۆ مرۆڤ بۆ مرۆڤێکە ژینۆساید بەر ژینۆساید کەوتووە بەر ئەنفال کەوتووە لە ڕاستیدا تۆ پێم ئەڵێیت کە نا ڕادیۆکەش فریای ناکەوێت بەڵام چون پەرداخت نەکراوە هەم ڕادیۆکەوە هەم ئەوەی کە نابیستێت یا کەمە بیستێت کاراکتەرەکە ئەگەر پەرداختی باشتر بکرایە لە ناو فیلمەکە زۆرتر منم توانی هاوسۆزی بکەم لەگەڵ فیلمەکە هیوای سەرکەوتنم بۆت هەیە هەرچەند ئەزانم کەم فیلمەشت این چەند ساڵ لەمەوە پێشە بەرەمهێناوە هیوادارم دیدت بە ئێستا بەنسبەتی فیلمی ژینۆسایدی گۆڕابێت و ئەوەندە پاسیف لەسەر کاراکتری کە ژینۆساید یا بەرکەوتنی لەگەڵ ژینۆساید بەریەکەوتون تامول نەکەیت چون لە ڕاستیدا و کاراکترانە پڕن لە سەروەری و پڕن لە شانازی بۆ نەتەوەیەک هیوای سەرکەوتنم بۆت هەیە لەوانەیە زۆر جار فیلمساز بی لە هەندێک شت نەکرد بێتەوە کە بەردەنگ پێی پێ ببات یا ڕەخنەگر بتوانێت بیدۆزێتەوە زۆرێک لە فیلمسازان کە حەزیان لە ڕەخنەگرەکان نەبووە باسی ئەوەکەن ئەمە لە خۆی قسەیەەکە من باسم بگیرم لەوە نەکردوێتەوە کاتێک لە فیلمەکەم دروست کردووە سۆزان سانتیاگ یەک لە گەورەترین ڕەخنەگرەکانی هونەری سەدەی 20 ئەڵێت ڕەخنە زاڵبوونی تەفسیری ئەقڵە بەسەر هونەرە و بۆ یەک زۆرێک لە فیلمسازەکان و یا زۆرێک لە هونەرمەندەکان
زۆر جار خۆیان نادەن بە دەستی ئەم تەفسیر و ئەم تەویلەوە و هەوڵەدەن هەڵبێن لێ بەڵام ئەوە گرنگ نییە فیلمساز ویستوەتی چی بکە ویستوەتی چی نەکە گرنگەوەی فیلمەکە چی ئاڵێت لە ڕاستیدا هیوای سەرکەوتنم هەیە بۆ هەموو فیلمسازانی کورد هەر بژین و سپاس بۆ ئەم بەرنامەی کورساتیش. مامۆستا ئیدریس عەبدی مامۆستایەکی جوان و ئەزیزی ئێمە مامۆستا پێش هەموو شتێ شانازیە کە من لێرە دانیشتوم و تۆ ڕەخنا یاخود وتار یاخود هەر بابەتێک لەو بابەتانە کە بە سەبارەت بە فیلمی من دروستیەکەی تۆ ئەیڵێیت بۆ من جێگەی شانازیە سەبارەت بۆ پرسیارانەی کە بەڕێزت کردت یەکەم کێشت لەگەڵ فیلمەکە ئەوە بوو کە کارکتەرەکە ئێمە لە بیدایەتە پیشانی ئەین کە ئەم کارکتەرە کەڕا یاخود بە شێوازێک لە شێوازەکان گوێی لە شت نییە بەڵام سەماعەکەی لە گوێیان نییە مامۆستا ئەگەر ژانری فیلمەکە دڵنیام کە سێریشت کردووە ژانری فیلمەکە جگەلەوەی درامیە ژانرێکی میستریە هەموو کات خۆتە زانی کە لە ژانری میستریە تۆ نابێت چیرۆکەکە بەی بەدەستەوە یاخود کارکتەرەکەم پێ بناسێنیت بە شێوازێک کە منی بینەر هەست بکەم ئەم کارکتەرە کێشەکەی چییە یاخود یەکێک لەو ئیلمنتانەی کە بەکار هاتووە لە کارکتەرەکە کەشفیکەم لە بیدایەتە مەسەلەی جۆلێنەبوون و یاخود باوڵین کەڕبوونی زەلامێک کە گوێی گران بە یاخود کەڕ بێت من بە پێچەوانەوە بیرەکەمەوە ئەستەکەم ئەگەر کارکتەرێک نەتوانێت گوێی لە هیچ بێت ئەو کاتە یەک هێدفۆنی بەسە بۆ ئەو کاتانەی کە خۆی پێویستی پێێتی و ئێوەی گوێی لە دەنگ بێت واتە شەر نییە هەموو کاتێک ئەم هێدفۆنەی لە گوێیا بێت سەبارەت بە ئۆپنینی فیلمەکە کە کارکتەرێک لە ناو تەکسیەکە ئەڕوا بەرەو دەشتاییەکی چۆڵ کە ئەکرێت دنیایە جەنازەی جینۆساید لەژێر ئەو خاکە نێژابێ پێمانەڵەیە کە ئەم کارکتەرە لەویایە پێویستی بە گوێی نییە بۆیە گوێی بەکارنایەنێ لەویایە تاکە شت کە پێویستی پێێتی چاویەتی ئەوی ژەوەیە کە کوڕەکەی یاخود نیگایشی کوڕەکەی یاخود پاژماوەی کوڕەکەی ببینێت ئەمە سەبارەت بە یەکەم تێبینیت سەبارەت بەوەی طبعاً سێم جاریە مەسەر کارکتەر مەسەلەی کارکتەر سەبارەت بە مەسەلەی ڕەنگی فیلمەکە من خۆم جینۆساید وەنفالم نەبینیەوە مامۆستا ناتوانم وەک دەرهێنەرێک حکم بەوە بم کە ڕەنگ بم بە مەوزوعێک یاخود جوانی یاخود لە پرۆداکشن دیزاینە یاخود لە کەڵەر گرێیدینە دەستکاری ئەو شتانە بکەم بەو شێوەیە کە من ئەمەوێت کە جوان بێ بۆ فیلمەکەم نا چیرۆکەکە ئەسڵەن ئەوە ئەخوازێت کە ڕەنگی تیانە بێ چیرۆکەکە ئەوە ئەخوازێت کە من بەبێ ڕەنگ بیبینم هیچ شتێکی خۆش نییە لەم جێڕانەوەی چیرۆکی جینۆسایدە بۆیە هەموو کاتێک کە بیرمە کردەوە لەسەر سێت یاخود لە پری پرۆدەکشن یا لە نووسینی شەکە بیرم لەوا کردەوە کە فیلمەکە بە فیلمێکی بێڕەنگ دروست کرێت واتە ڕەنگ نەیەم بەو شتانەی کە وەکو وتم خۆم ئەمەوێ چونکە ئەم چیرۆکە هەیە و ئاواژی ڕاوەتەوە و بەڕاستی نەهامەتیە بۆ ئێمەی کورد لەبرۆ من ناتوانم ڕەنگی بکەمەنەوە لە کۆتایی ئیشەکە و کۆتاگرتەی ئیشەکە کە ڕەنگێتەوە ئەمەیان پەیوەندی بە خودی خۆمەوە هەیە کە ئەوی ژەوەیە ڕەنگە هەندێک کەس فیلمەکەوا بینێ کە ژیان بەردەوامە ئەگەر چی جینۆسایدی کورد هەبێت ئەگەر چی جینۆسایدی دنیا هەبێت ئێمە پێویستمان بۆیە بەردەوامی بە ژیان بین هەر بۆیە لە گرتەی کۆتایی ئیشەکە کاتێک لە کلایماکسی فیلمەکە لە کلایماکسی چیرۆکەکە کاتێک ئەی بینین کە کوڕەکەی هاوار بۆ باوشێکات و کۆتا جارە هاواری بۆ کات باوکی گوێی لێ نابێت ئەمە خۆی لە خۆیان کارەساتە بەڵام ئێمە وەکو هیوایە گەتوانین ڕنگ بینەوە بە ئیشەکە بڵین لەبەرەوەی کە هێشتا کوڕەکەی لەوانەیە لە ژیان ناما بێت و چەنەها کوڕیکەی کەسیکەی جینۆساید و ئەنفال هەیەن کە لە ژیان ناماون و ڕەنگە ڕۆژێکە ڕۆژان ئاشنا بنەوە بە خێزانەکانە سەبارەت بە کارکتەرێکی پاسیف بەڵێ 100% لەگەڵ تام و 100% وایە کارکتەرەکەم زۆر پاسیفە لەبەرەوەی ئەسڵەن خودی فیلمەکە خۆی پاسیفە و فیلمەکە میستریە و من نامەوێت دەستکاری چیرۆشی کارکتەرێک بکەم کە کاستینم کردووە بۆ ئیشەکە کە خۆی ئەم حاڵەتەی بەسەرا هاتووە واتە ئەو زیاتر ئەزانێت لە من کە چی بۆ ئەم کارکتەرە گونجێ ڕاستە من وەکو دەرهێنەر وەکو جێڕەوەی چیرۆکە کە هەندێک شت هەیە کە ئەکرا باشتر دەستکاریم کردە لە کارکتەرەکە 100% لەگەڵتام
بەڵام وەکو کارکتەرێکی پاسف زۆر 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 لەگەڵ ئەوەیان کە کارکتەرەکەم پاسفە بەڵێ لەبەرەوەی ژانری فیلمەکە میستریە چیرۆکێکی میستریە کە تا ئێستا چیرۆکەکە بە نادیاری ماوەتەوە هەتا ئەم لەحظەی کە من و تۆ گفتوگۆمان لەسەر ئەم بابەتەکە سەبارەت بەوەی کە باست لەوە کرد مامۆستاکە ئایا ئەم کارکتەرە پاسیڤە لە ڕێگەی ژینگەوە بە دوای کوڕەکە یەگەڕێ یا لە ڕێگەی میدیا و رادیۆیە بە دوایەوە یەگەڕێ هەڵبەتە هەموو جێگەیشی کوردستان ئەکرێ ئێستا کەسێکی نادیاری تیابێ و لەژەر گڵابێکە وەکو پێشتریش باسم کرد بۆی ئەکرێم کارکتەرە بەردەوام لە گەڕانابێ ئایا لە ڕێگەی تەلەڤیزۆنەوەیە لە ڕێگەی رادیۆیە لە ڕێگەی گەڕانی خۆیەوەی لە دەرەوەی ئەو خەتەی کە پەیوەندی بە ماڵەکەی خۆیەوە هەیە من لە کورتە فیلمێک هاتوانم بە تەنها ئیلیمنتێک یا دوان جێ بکەمەوە واتە ناتوانم کارکتەرەکە دوور خەمەوە بۆ لۆکەیشنێکی کە و دووبارە بگەڕێمەوە و ئەم هەموو شتە لە دەخولێکی زۆر زۆر تایتە جێ بکەمەوە سەبارەت بە بەکارهێنانی رادیۆ لە ناو کارەکەیە منەمەوێت لێرەوە بە ئاماژە بۆ بم کە ڕیفرێنسی بەکارهێنانی رادیۆ لای من لە ڕیفرێنسی کورتە فیلمێکی کوردیەوە هاتووە لە درێنانی هەوراز محەممەد کە ئەویش زەوی ون بووان بوو کە کاک هەوراز بەکارهێنا لە زەوی ون بووانە بووە ئاماژە لای من بۆ جێی سەرنج لای من کە ئایا کرێ منیش وەکو ئیلیمنتێک رادیۆ بەکار بێنمەوە وەکو دەستگایەکی میدیایی کە مەسەلەن یاخود با بڵێم شوێنێک کە ڕێی ئەوەی تێبچێت کە هەواڵێک بگوازێتەوە بۆ شوێنێکی کە ئەو کارکتەرەکەش دوورە لە شارەوە خۆتەزانی کە هەڵبەتە و کەسانی کە زۆر دوور دانیشن و بە تایبەت کە ژیانێکی وایان بەڕێ کردووە زۆر ناپەرژنە سەر ئەوەی لە ڕێگەی تەلەڤیزۆنەوە یان لە ڕێگەی خەڵکو و کۆمەڵایەتیەوە توانن بە دوای ئەو شتانەیە بگەڕێن کە خودی کارکتەرەکان خۆیانیانێ بۆیە سەبارەت بە بەکارهێنانی رادیۆ هەتەنها ئیلیمنتێکە کە من ئیسفادەم لێ کردووە بۆ ناو چیرۆکەکەم و بە پێچەوانەوە لای من گەڕان بۆ کارکتەرەکە بە تەنها لە ڕێگەی رادیۆکەوە نیە بەڵکو من ئۆپنینی فیلمەکەم لە ڕێگەی ئەوەیە کە ڕاتە ناو دەشتێک و چاوەڕێیەکە کوڕەکەی لە شوێنێکی نادیارەوە گەرسەرێکیش دەربێنێ و دەرکەوێ ئەم سپاس گوزار بێ لە کۆتاییە پێتەڵێم زۆر زۆر سپاس جارێکی تر هەموو ئەو گفتوگویانەی کردت لەسەر چاومن و زۆر زۆر خۆشحاڵ بووم بۆی کە بەو شێوەیە گفتوگۆت لەسەر فیلمەکەی من کرد هیوادارم تۆش وەکو هەموو هونەرمەند و هەموو فیلم سازێکە بەردەوام بی لە کاری هونەری و ئیشەڵا لە داهاتوێکی نزیکیشە دڵنیام منیش دڵنیام کە تۆ خەریکی کارێکی نوێت کارەکەتە بین و دڵنیامە بێتە مای شانازی بۆ هەمومان دووبارە سپاس بۆم گفتوگۆ جوانەی کە کەناڵی کورسات بۆ ئێمەی دروست کرد لە بەرنامەی کلاکێت وەکو پێشتر ئاماژەم پێیا هیوادارم ئەم بەرنامەیە بەردەوام بێ و بتوانین لە هەموو جارێک و هەموو ئیشێک و هەموو پرۆگرامێک ئێمە بتوانین ئەو فیلمە کوردیانە کێشەکانی فیلمی کوردی باشیەکانی فیلمی کوردی بە بینەرەکانی خۆمان ئاشنا بکەین و تا ئێمە ژۆک و فیلم ساز بتوانین خاڵێک بخەینە سەر خاڵێک یاد هەنگایە بچینە سەر پلیکانەیەک سەروتر دەستان خۆش بێت.
گوندەکەی ئێمە 300 کەس بوو. 7 کەسمان لێ بوو بە پێشمەرگە و چووینە شاخ کە حکومەت بەمەی زانیە و کاتە پاش چەند ڕۆژێک هێرشیان کردە سەر گوندەکەمان ئەوەی کوشتیان ئەوەی مایەوە بردیان لەگەڵ خۆیان. کوڕەکەم و دوو کچەکەشم یەکێ بوون لەوانە، بەس من نەزانم ئەوان لێرن. گوێم لێیانە هەموو شەوێ بانگ مەکەن، بەس چی بکەم؟ من بە تەنیا ناتوانم هەموو عەرزی کوردستان هەڵکەنم تا بیان دۆزمەوە. پاستەکەس بووی ئەم هەمی هاوتن زنافزیلێکیدا ئەزووتین کۆتەکەن ئێستا بووین. ساڵ بوون لە گوندەمە حەژێک دکرد. جارائێکی بۆ هەموو ساڵ لە نزیکێ ئێگرە نیشت بووین. بە توندی دەستێت من گڤاشتن و ئەس ماچێ کرم. ئەم هەمی لە دشتەکە چۆڵ و ڤالا کوم کرین. لە پێش چاپێت من بە ساغی هافێتنە کۆڕکێ و بە ئاخی فشاردن و پشتی 4 ساڵان قبرێوان. کەس و کارانی خۆشەویستی ئەنفال ڕای دەگەینین کە کوڕێک دۆزراوەتەوە بە ناوی مەریوان پێدەچێت بەجێ هەڵڕاوی ئەنفال بێت وە خۆی ئاماژەی پێدات. باوکی ناوی عەبدولکەریمە و دایکیشی ناوی ئامینێ. خەڵکی دەفەری گەرمیانە. ئەمە بۆ دوامین جارم هەواڵە بڵاوەکەینەوە. بۆ کۆتا جار مەریوان کەریم لە زاری خۆی و بانگاز بۆ خۆیەکە. باوکەی جان زۆرە بیرەکەم. ئەمەوێ بدۆزمەوە تێرتە دەسەکانە ماچ بکە. زۆر هەوڵم ماوە زۆر گەڕاوم بەڵام نەمتوانیەوە بدۆزمەوە. بەشکم خواتۆی خۆش بێت و بتوانی بمدۆزیتەوە. ئەزانی باوکە لەو ڕۆژەوەی کە دایکم بە بەرچاوی خۆبەوە کوژرا لە بەراقی ئەوەی ئاماغوت و لە ژیانە باوی من ماوم
من ماوە تەمەنیشم گەورەتر بووە ئێستا پلانەکەی جاران نیم بەڵام ئێستاش حەزەکەم بگریتە باوەش کار لێ یەکەم ئەگەر جۆن لێمە باوکە بە زووترین کات پەیوەندی پێوە بکە thank you